کۆندالیزا ڕایس وەزیری پێشووتری دەرەوەی ئەمریکا دەڵێت ڕژێم لە ئاسمانەوە ناڕوخێت و ناگۆڕێت. یعنی ئەمە مەبەستی ئەوەیە کە دەبێت لە زەمینیشەوە هێرش بکەیت. چیت هەیە بۆ ئەمەیانی لە زەمینەوە هێرش دەکرێت ئەمریکا دەیکات؟ ئێمە لە بەرنامەی یەکەم لە 12 ڕۆژە بە جەنابتم وتم هەتاکوکەی لێدا لە ئاسمانە بە هەللیدا یعنی بڵێ نیزامی حکوومەتی بە هێڕشی ئاسمان بە تەنیان ناخۆر پێتم وت پیادە مەشات پێوترێ سەید سنوف ئەوە نەبێ لە سەر زەوی نەگریتن تۆ سەرکەوتن بەدەست ناهێنیتن. ئێستاکە بۆ نمونە بڵین ئەمریکا 2200 لە نێوان تاکو 2500 سەربازی مارنس پیادەی دەریای هێناوەتە ئەم ناوچەیە بەس حرەکەتی پێەکە چونکە تۆ فرقەی 82 شت هەیەەوە دلتا فۆرسی شت هەیە لە ئازربایجان بۆی هەیە دابەزێ لە دوورگەکان یان لە شوێنێکی کە و بۆشی هەیە ناتوانانی دڵنیابی بۆشی هەیە ئێستاکە بڵین فێڵێ بکاتن کە ئەم هێزانە بجولێنێتەوە بۆ شوێنێ بۆ شوێنێتر ئامانجی شوێنێت تربێتن کە دیار نییە قیادەی ئەمریکی خۆیان نەزانن جەنێراڵەکان بە تەمای چی بکەن. یعنی ئەم مارێزانە هێنێت بەڵام شەرت نییە نانە شەرت نییە تۆ ترسیێنێ مەسەڵەن شتێکەکەم لە ناوچەیەەکە بەڵام ڕنگ بێ نەشیکە بڕۆت شتێتر بک لە ناوچەیەتر.